گوناهباری دەستی نزاد بەرز کردەوە مەڵێ وەڵڵی کە گوناهەکانی خۆم هاتەوە بەرچاو زەحمەتە خوا لێم خۆش بێ یەقینم هەیە پەروەردگارە لێخۆشبوونی تۆ لە گوناهەکانی من گەورەترە من دڵنیام خوا لێم خۆش دەبی چونکە من وازم لە گوناهەکە هێناوە ئەو دەرگا خراپەم لەسەر خۆم داخست دەرگای مزگەوتم لە خۆم کردەوە خوا تۆ دەرگای خێرم لێ بکەیەوە یەقینت هەبێ کە خوا لێت خۆش دەبێ بەڕێزان یەقینتان هەبێ خوا تەماشای نێتی ناو دڵتان دەکا چەندە یەقینت هەیە کە دوعاکەت گیرایە لای خوا ئەوەندە دوعاکەت گیرایە چەندە گومانت وایە کە خوا لێت وەرناگرێ ئەوەندە پلەی دوعاکەت دێتە خوارە وەرناگیرێ یەقین بۆ موسڵمانان زۆر گرنگە میهرانی کوڕی مەیمونی کوڕی میهران یەکێک بووە لە پیاوە بەرزەکانی ئیسلام هەم دەوڵەمەند بوو هەم زۆر عالم بوو هەم زۆر بەتەقوا و خواناز بووە مەیمونی کوڕی میهران باسی کرد لەگەڵ هاوڕێیەکی بازرگانیدا وتی وەڵڵاهی پێویستە خەڵک لە فەقیری و هەژاریدا دەستمان پیانەوە بێ زیاتر بەیزنی خوا پرۆژەیەکی بەخشینمان هەیە پرۆژەیەکی خێرخوازیمان هەیە بە هاوڕەکەی وتی وەڵڵاهی دەستیشن نەترسێ من تا دەبەخشم خوا زیاترم پێ دەبەخشێ هاوڕەکەی وتی دەوەڵی قوربان چەند جارت ئەمە بۆ من باس کردووە وەڵڵاهی وانە وەڵڵاهی زۆرم بەخشیەوە پارەکانم کەمیان کردووە بەو خوایە نەهاتۆتەوە زی تۆ جەنابەت بۆت باس کردین و خۆ دەڵی من حتا دەبەخشم خوا زیاترم پێ دەبەخشێ بەخشین لە شوێنی ڕەوادا بە ئەندازەی ڕەوا بە پرۆژەیەکی ڕەوا پارەفرێدان نا سوالکە دروستکردن نا بەڕێزانەوە جیاوازە وتی دەوەڵی ڕەفیقی وتی قوربان جەنابی مەیمونی کوڕی میهران وەڵڵاهی وانە وەڵڵاهی من تا دەبەخشم پارەکەم کەم دەکا ئەوە بۆی هی تۆ وایە و ئەو بۆ هی من وایە فەرمووی برا من بە یەقینەوە لەگەڵ خوا مامەڵە دەکەم من مامەڵە لەگەڵ خوا ناکەم من یەقینم هەیە لەسەر زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە خوا لە حەدیثی قودسی فەرمێتی یا ابن ئادەم ئەنفق ينفق عليك تۆ ببەخشە و من پێت دەبەخشم ئەینەوەی ئادەم ئەی بەندەکەم بەڵام فەرمووی تۆ بە گومانەوە لەگەڵ خوا مامەڵە دەکەی تۆڵەی خوایە 100,000م بەخشیوە چاوەڕێم بزانم کەس 150,000 200,000م دەست دەکەوێتەوە تۆ گومانت هەیە لە بەخشندەی خوا تۆ بە گومانەوە مامەڵە لەگەڵ خوا دەکەی من بە یەقینەوە بەخوای دەبەخشم مامەڵەم لەگەڵ خوا نییە ئەم دوانە زۆریان فەرقە کەسێ دوعا دەکا و بۆ خۆی بڕیاری داوە کە بەخوا زەحمەت ئەم دوعایم ژیرا بێت وڵڵا ژیرا نابێ خۆت دەرگاکەت داخستووە بەیەقینەوە ئودعوا الله وأنتم موقنون بالإجابة کاتێک کە لە خوا پاڕانەوە یەقینتان هەبێت کە خوا وەڵامەکانتان وەردەگرێ خاڵی پێنجەم کە خوا گەورە ئەو دوعا گەورەی زەکەریا کە هەموو دەرگاکانی زەوی لەسەر داخرا بوو بەس کلیلێک مابوو کە دەرگای ئاسمانی پێ بکاتەوە ئەو کلیلە ئێمە لە پرۆگرامی کلیلە ئەڵێن کلیلێکت دەدەینێ دەرگای ئاسمانی پێ دەکەیتەوە ئەوی ژەوەی کاتە دەستەکان بەرز دەکەیتەوە بۆ لای خوای گەورە بەم شێوازەی کە قورئان باسی کردو لە سوورەتی مەریەم ئاەتی 2 بۆ 9 لە 7 ئاەتە دوعای وەرگیرایی بۆ باس کردوین